سڵاتان لێ بەڕێزان جارێکتر لەگەڵتانم بۆ وەرگرتنی پەیوەندەکانتان لە سەرتەوەیەکتری پرۆگرامەکەی خۆتان مایکی خەڵک ئەمڕۆ باس لە سزادانی هۆتێل و چێشخانەکان دەکەین و مەبەستمان لە هەڵبژاردننی ئەو تەوەرە تا چەند کاریگەری هەیە لەسەر ناوبانگی شارەکان بەتایبەتی لە بواری گەشتیاریدا. ئەگەر نەبێتە قسەی خۆمان بەڕێزان سەرۆکی دەستەی گەشتوگوزاری هەرێمی کوردستان باس لەوە دەکا کە کەمبوونەوەی هاتنی گەشتیاران بۆ هەرێم یەکێک لە هۆکارەکانی ئەو کەمبوونەوەی ئەوەیە کە داخستنی چێشخانە و سزادانی هەندێک هۆتێل و چێشخانەکان هۆکارێک بووە بۆ ئەوەی کە کەمترین گەشتیار ڕووی لە هەرێمی کوردستان کە دیارە بە پێی و ئەمارانەی دەستەی گەشتوگوزاری هەرێمی کوردستان بڵاوی کردوتەوە ڕێژەی هاتنی گەشتیاران بۆ شارەکانی هەرێمی کوردستان لە جەژنی قورباندا بە بەراوردی ئەو ژمارە گەشتیاری لە جەژنی ڕەمەزانی ڕابردوودا سەردانی هەرێمی کوردستانیان کردووە ئاستی زۆر دابەزیوە لە 161,000 بۆ 95,000 گەشتیار. هەندێک لایەن باس لەوە دەکەن کە نەدەکرا بەم شێوازە لە ڕاگەیەندەکانەوە پیشان بدرێت کە چۆن چێشخانەیەکیان هۆتێلێک سزا دەدرێەوە دادەخرێت وە پێیان وا بوو ئەمە کاریگەری دەبێت لەسەر ناوبانگی شار و شارچکەکان لەسەر ناوبانگی بواری گەشتیاری لە هەرێمی کوردستاندا دەتوانن لە پەیوەندەکانتانە باس لەم بابەتە بکەن هەروەها لە سەتۆری کۆمەڵاتی فیسبوک و ناونیشانی facebook.com/ناریا.tv دەتوان ڕاوتی بنووس سەرنجەکانی خۆتان بنێرە بەڵێ یەکەم پەیوەندیمان سارا لە هەولێرەوە. فەرموو ساراخان. ساراخان لە هەولێرەوە وڵە دیارە پەیوەندەکەی ئامادە نیە. ئەیوب لە سلێمانیەوە. مرحبا. مرحبا کاک ئەیوب فەرموو. سپاس دەکەم. زەحمەنە پێشەوەی باسی بکەین زەحمەنە بۆ تەلەڤیزیۆنەکەتان نازانم بینێکە نامێنێت یعنی ئەفسرەت دێتەوە یعنی ئێمە زۆر متەسفین بەوە نازانم. بەڵێ کاک ئەیوب دیارەوە پەیوەندی بە کاریگەری ئەو تەشویشانەوە هەیە کە بەهۆی ڕوودانی ڕووداوەکانی ئەوەی کە پێ دەوترێت بەهاری عەرەبی بۆیە تەشویشێکی زۆر هەیە لەسەر نایلسات بۆیە هەندێک جار ئەنارتیش دەگرێتەوە ئەو تەشویشە. بەڵام دیارە زۆر جار ئەنارتی خۆی باسی دەکات لەو شریتەی کە لە خوارەوەی شاشەکەی بۆی زیاتر ئاگادار بن ئێوە لەو فرێکوێنسیانی کە تازە دەکرێنەوە کاک ئەیوب. بەڵێ ئەگەر لەسەر تەوەرەکە قسێکت هەبێت بتوانن زوو چارەسەریکەن و بۆی بینەران بتوانن بەرنامەکان ئێوە بینن. دەستان خۆش بێ بۆ هەموو بەرنامەکانتان بۆ هەموو کارمەندەکانتان بەڕاستی جەنابی شەکە یعنی دەستخۆشی دیێگەن کە کەسێکی زۆر زۆر باشی بۆ ئەم گەشتیارانیش برای بەڕێزم ئێمە لە کوردستانە هیچ شتێکمان نییە یعنی ئەوەی کە خەڵک بێتە وڵاتەکەی ئێمەوە ماوەتانێت لە وڵاتان ینی بە تەلەڤیزیۆن هەبینیندا بەرنامەکانی جەنابتانە وڵاتانە بینی چی هەشتی جوانیان هێشتی باشیانێ خەڵکی دەخوا خۆ من نامێ خوا نەخواستە بەڵام خەڵکی ئێمە نامسەقەفن. باشە کاک ئەیوب ئێمە باس لەوە دەکەین ئەگەر هەممان بیان نەمان بێ بەڵام پێت وانییە هەندێک کەس یاخود هەندێک لایەن باس لەوە دەکەن کە داخستنی چێشخانەکان سزادانی هۆتێلەکان و چێشخانەکان ئەوانەی سەرپێژی دەکەن ئەمە کاریگەری دەبێت لەسەر هاتنی گەشتیار بۆ هەرێمی کوردستان. داشتیوان نیە تا خۆتۆ بڵێنەوە هەت چێشخانەکان ئەگەر 100 چێشخانە بێەوە سی داخرا هەفتای ئەمێنێت شتی وا هەر نابێت چێشخانێکیشەکە پاڵتەمیز و باش بێ ئیشی خۆی بکات چی حەقیەیە بەسەریەوە ئەمە ئەم جارە ئێمەش باسی ئەوەکەین ینی منەمێت وەکو وڵاتان ئێمە شتێکی وامان نیە ینی کە خەڵک بێتە وڵاتەکەمانەوە ئێوەگە بەرنە حتى بۆ نمونە منەڵێن تەلەڤیزیۆنی نالیا ئەگەر بینەری نەبێت کێ سەیدەکە بەس بینەرێکی چاکی هەیە خەڵک بۆیە سەیدەکە ئێمەش ئەگەر وڵاتەکەمان وڵات نیە خەڵک بۆیە نایە بۆیەدا هاتن ئێستا ئێمە میوانی بە هاتوو کابرا لە خارجەوە بڵێن لە ئێرانە و لە وڵاتانی تر دیکە هیچ قامە وڵاتەکەتانە یەک جار هاتووم ئیتر نایەتەوە. مەبەستەکە ئەوەیە ینی حەقی نییە بەسەر تێر و چێشخانەکانەوە برای بەڕێزم ئێمە هیچ شتێکمان نییە. زۆر سپاس بۆ پەیوەندەکەت سپاس بۆ کاک ئەیوب لە سلێمانیەوە. بەڕێزان دیارە زۆر جار باس لە لیژنەی قایمقامەتی پارێزگای سلێمانی دەکرا کە سزای ئەو شوێنانی دەدا بەڵام بەپێی دوایین ئامارەکانی لیژنەی بەدواداچوونی قایمقامەتی قەزای ناوەندی هەولێر لە سەرەتای ئەم ساڵەوە تا ئێستا زیاتر لە 400 شوێن سەرپێچیان ئەنجام داوە. بەڵێ ئاڵێخان لە سلێمانیەوە. فەرموو ئاڵێخان. زۆر سپاس ئاڵێخان. زۆر سپاس دەکەم. لەبارەی تۆری ئەم ڕۆژانەوە بەڕێی من سزادانی ئەو هوتێل و چێشخانانە بەڕێی من کاریگەرێکی باشی ئەبێت چونکە سەرەکەی ئەسیتا هەر هوتێلێکەوە کە وەکو گەشتارێکی زۆر ڕویان لە هەرێمی کوردستان کردووە سەرەکەی هەموو هوتێلەکان سەعریان زۆر بەرز کردوێتەوە یاخود خواردنگەکان با بڵین مەطعەمەکان سەرکی هیچ خواردنێکیان باش نییە بەڵام لە هەمان کات سەعریان گرانە. بەڕێی من ئەمە شتێکی زۆر باشە کە سزایان بەس
چونکە ئەمەش ئەبێت بۆ دەرسێک بۆ ئەو هوتێل و چێشتخانانەی کە سرکە با بڵێن بە شێوەیەکی نەشیا و یاخود بە شێوەیەکی خراپ پێشوازی لە میوانان ئەکەن و دوای ئەوەش هیوادارم لە قایمقامێتی سلێمانی دایما هەموو کاتێک بەردەوام بێت دیزنەکانی چونکە سەرەکی ئەو خواردنانە هەمووی گۆشتی مەسلحەیە یعنی نازانم ئەچیتە کام مەطعەمەی ڕاقیە بەڵام کە لە تەلەڤیزیۆنەوە ئەیبینیت هەموو گۆشتەکانیان پیس و هەر هەمووی نازانم یعنی جۆرە گۆشتێکە باوەڕکەن یعنی نازانم هیچ کەسێک نایخوا تەنها ئەوانە نەبێت کە نازانم یعنی خۆشیان باوەڕ لەو قەناعەتیانی خۆشیان ئەو خواردنانە بخۆن یعنی خەڵک زەمبی چییە خەڵک گوناحی چییە کە تۆ بچیتە مەطعەمێکەوە خواردنێکی وا و بۆ دابنێن کە بەو شێوەیە خراپ بێت کە تۆ هەر کاسبی ئەەکەی با بە شێوەیەکی حەڵال کاسبی بکەی بۆچی یعنی کاسێکی خۆ حرام ئەەکەی لە ڕێگەی ئایا سەروەت و سامان یعنی ئەوە ئەهێنێت کە تۆ خەڵک باجەکەی بات و خەڵک زەمبی بە هیوادارم بەردەوام بن لەو کارانە بۆ ئەوەی کە دووبارە کاری لەو شێوانە دووبارە نەبێتەوە ئێوارەیەکی ئارام زۆر سپاس کاکشتوانگیان زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت لەسەر تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک مستەفا عوسمان دەڵێت ئێستا کەس ناوێرێ نان بخوات لە چێشتخانەکان بەهۆی پیسی چێشتخانەکانەوە هەروەها هێمن مەریفاتی دەڵێت دەستخۆشیتان لێ دەکەم بەڕاستی کارێکی پیرۆز دەکەن زۆر سپاسی دەکەین بێژەری وەرزشی بۆ ناوەیە پەڕەیەکە دەڵێت ئێوە ئەگەر ڕاست دەکەن لە خزمەتی خەڵک دەکەن بۆچی ڕاستەوخۆ لەگەڵ وەزیری بەرنامەی ڕاستەوخۆ ناکەن هەروەها ئوسامە ساونز دەڵێت تێنەگەیشتوم لە تەورەکە ئیبراهیم مامواحی دەڵێت داخستن چارەسەر نییە دەبێت خاوەنەکانی سزا بدرێن و ئەوەش پێویستی بە یاسایەک هەیە لە پەرلەمان کە سزاکەیان بۆ دیاری بکات بەڕێزان ئێوە لە پەیوەندەکانتانە دەتوان باس لەو بکەن لە ڕاگەیەندەکانەوە تا چەند ئاشکراکردنی ئەو شوێنانە کاریگەری هەیە لەسەر ناوبانگی شوێنەکانیان بڵاوکردنەوەی جۆرێکە لە ترس لە نێو هاوڵاتیاندا بەڵێ سۆران لە هەولێرەوە فەرموو کاک سۆران زۆر سپاس کاک سۆران هەموو کاتێکت باش فەرموو زۆر سپاس دەکەم دەستخۆشیە تەوەرە لێ دەکەم بەڵێ کاک سۆران بۆ تەوەرەکەی وارەیە ئەوە هەموو لە بۆ کەوا دەستیان بۆ جەستی کەمی کردووە بەڵێ هەموو دەگەڕێتەوە سەرەوەی کەوا ئەو نێزانە بە پێچاوی کامیرەوە لە پێچاوی هەم دروست هەموو دەگەڕێتەوە سەرەوەی کەوا ئەو دەستیانە کەمی کردووە بەسەر ئەوەیە کەوا ماوەی لەسەر کێشەی کولێرا کە سلێمانی کردەوە لە ئەلان دەوری خۆی دیتوە لەوێش بۆ گەشتیان لەگەڵ جێژەی ڕەمەزانی ڕابرد بەڵێ سپاس بۆ کاک سۆران لە هەولێرەوە سەلاح لە چەمسەماڵەوە فەرموو کاک سەلاح گیان ئەم کاتتان باش زۆر سپاس کاک سەلاح جەژنتان پیرۆز بێ و دەستخۆشیتان لێکەم بۆم زۆر سپاس دەکەین لە ئێوەش پیرۆز بێ کاک سوان گیان وەڵا دەربارەی تەوەرەکەتان من ڕەخنە پێشنیانم گرەیم لە ئەمانەی سەر سنوورەکان خۆمانە لە حکومەت با بڵێن ئەو لەزنەی کە دایناوە لەسەر موعدەکان کە داخلی هەرێمی کوردستان بێت بەڕاستی تێزخانە و مەتحەمەکانیان بازرگانەکان من قەنەعەت ناکەم خەلەریان هەبێت لەبەرەوە ئێمە ئیشتە بازرگانی بۆ نمونە سیرەکەی هەنی عەشیامان بۆ هاتووە لەجنە ئێتە سەری ئەڵێ کاکە ئەم شتە بۆ ئەفرۆشیت یە باشە بچۆ ناو بازارەکان توجارەکان گشتی پڕەخێن ئەمە حکومەت خۆی ڕێی پێدا کە داخل بێت داخلیش بێ هاوڵاتی ناچار ئەیفرۆشێت لە هەمان کاتچە ئەمانی کەناراوەوە ئەو گۆشتە بەسەر چۆیان ئەو گۆشتە بەکەڵی خواردن نایەت لە بە قورئان برادرم هەیە ئەوە تا ئەڵێ بەپارە بە هەموو شێوە سەڵحەکەین لەگەڵیانە ئامادەن ئەڵێ ئەوەنە هاوکاریمان بکە هەشتەکان گشت بفرۆشە ئێوە ئەگەرێتەوە سەر حکومەت و دەسەڵات ئەگەر بێتەوە بە عەدالەت هیچ بکرێ وەڵای ئەو شتانە نابێت کاکسوان بە بۆچون من بەڵێ زۆر سپاس بۆ پەیوەندەکەت ڕێبەر محەممەد دەڵێت کاریگەری باشی هەبووە وە زۆری شەروەها ئاڕی و خۆش دەڵێت بەخوا تا ئێستا نەمدەزانی ئەم چێشتخانانە بوونە هۆی زۆربوونی شێرپەنجە ئاریان کەمال
نووسیوێتی جێگەی دەستخۆشیە بووە ماندووبوونیان بەرز دەنرخێنین چاوەڕێی شتی باشترینیان لێ دەکەین. هەژار لە سلێمانیەوە فەرموو کاکەژار. کاکەژار لە سلێمانیەوە. زۆر سپاس کاکەژار فەرموو. بەڵێ دیارە بە باشی گومان دەنگی کاکەژار نییە دەچینە لای کاکاوە لە دووهۆکەوە فەرموو کاکاوە. بەڕێز چاوانی باشی زۆر سپاس کاکاوە. دەستخۆشی لە بەرنامەگەتکەم. زۆر سپاس دەکەین. سەبارەت ئەو بەرنامە وڵە دەستخۆشی لەو ساغڵامیە دەکەین کە وڵا زۆر شتێکی جوانە و بۆ هۆتێل و ماتعەمەکان و بێنە. بەڵێ کاکاوە. وێنە دەخستن و ئەگەر وان یەک و ماتعەمە پیس بیت یان فاقش بیتن. باشە کەواتە کاکاوە ئەوەی ئەو قسەی سەرۆکی دەستەی گەشت و گوزار کە باس لەوە دەکات ئەمە کاریگەری هەیە لەسەر هاتنی گەشتیار ئەمە چۆنە بینی؟ کاریگەری خۆی هەیە تاپان و گەشتیار دێت و بینی باژێرە مرۆڤ هەڵ شتێکی هەی و شتێکی پیسان تازەساتی پاقش بیتن. بەڵێ سپاس بۆ ئەم گوشتە مەسلەحەی ببینی دێ خۆی بێنەژێتێتن. سپاس بۆ پەیوەندەکەت. ئاسۆ لە هەولێرەوە فەرموو کاکاسۆ. زۆر سپاس کاکاسۆ فەرموو. بەنسبەت سەردان ئەو چێشتخانانە زۆر بەخشە گەشتیاران چی هەرێمی و دنیا و ناخۆیەوە ئەگەر ببین و ببیستن لە کوردستان هەرێم پاک و خایەت بەڕای من کەم بوونەوە گەشتیاران خۆی بارودۆخی ڕەوایەکەیە کە ڕازیاتە گەشتی لە بەهار و هاویندا ڕووی تێ دەکەن. دواتر ڕزانم ئەو گەشتیار هیچ شێوە ڕفتارێکی نەفسێت ئەوانیان لەگەڵ ناکرێت و زۆر ڕێزەوە ماڵیان لەگەڵ دەستی ئێوە زۆر سپاس. بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت لەسەر تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک. باران عەلی دەڵێت وام دەزانی چێشتخانەکانی هەولێر زۆر پیسن بەڵام بۆم دەرکەوت لە هەموو شوێنەکانی تر باشترن. هەروەها ئارام زەنگەنە دەڵێت خۆی لە ڕاستیدا شتێکی زۆر باشە کە هەر هۆتێلێک و ڕێستۆرانتێک سەرپێچی بکات دابخرێت بەڵام ئەمەش لایەنی خراپی هەیەکەوە دەکات ڕێژەی گەشتیاران کەمتر سەردانی کوردستان بکات. مام قادر لە هەولێرەوە فەرموو. مام قادر زۆر سپاس مام قادر لە تۆش پیرۆز بێ. کاکی من خۆی ئەمە دەبی لە هۆکارەکەی بگەڕین لە زۆر دەوڵەتان مەعاهید هەیە تەدریبی خەڵک دەکا چۆن خزمەتی خەڵک دەکرێت چۆن کار دەکا بە چ شێوەیە کار دەکا ئەگەر شەهادەی نەبی لەو مەحەدانە دانامەزرێت ئەگەر بێت و زەلامەکی هاکەزایی ئەتو دەینێریە مەتعەمەکی ڕاخی نازانی چ بکە نازانی مەسەلەن ئەوەی سیو لێ دەنێ چۆن سیوەکە یان دەکە حازرکە با وەکو لازەی براکردپچەکانمان ئاسەکەی حازر بکە چۆنی تەقدیم دەکات چۆنی لێ دەنێ چۆنی پاک و خاوێنی دەپارێزی ئەوە هەتا ئێستا ئەو دیاردە لە ناوەمە نییە ساحب شەهادە ئەمە کابرایەکە بوو لە دائیرەی ما شەهادەی هەبوو مەطاعیم و فەنادق و ئەوانە گوتم کاکە تو چ دەکەی لێرە لۆ ناچی لە مەتحەمەکی ڕاقی کار بکەیت گوتی وەڵڵاهی مەزانم نەبووە ئەو زەهات شەهادەکەی برد ئەو شەهادەی پێشترە کە تەقدیمی کردبوو چ لە مەتحەمەکی ڕاقی کاری دەکرد بەس ئەمە زەلامەکی دەینێ ئەو ڕۆخە بازە سبەنێ مەتحەمچیە دووزێتەکە فرۆسە دەراری سیاراتە کەس نازانی کووە ئەو من لێرەدا دەرێم دەبی ئەمە لەوەی بپێچینەوە لەگە ڕێز و سپاسی سم و ئەو جژنەی لە هەولێری سەیە بەڕاستی زۆر ڕێک و پێکن بەڕاستی هەولێریان کرد تا هەولێر لە بابەت مەطاعیم و فەنادق و
دەرمانخانەکان و ئەوانە لەگە ڕێز و سپاسم هیوادارم کوردستان هەمووی ئەوەبی. سپاس بۆ پەیوەندەکەت باوکی بڵند لە هەولێرەوە فەرموو باوکی بڵند. کاکشان چۆنی؟ زۆر سپاس باوکی بڵند. ژێژنە پیرۆزە لە یەکەم. سپاس دەکەم لە تۆش پیرۆز بێ. برای بەڕێزبوون هەوێتی دەگەڕێنەوە بۆ ئەو نەخۆشی کولێرەکە لە سلێمانی پێ بوو کە شاشەکان ڕۆژانە پیشانیاندا بەدایان نەخۆشیان لە شاشەکان پیشانەدا. وەڵام من برادێکم بۆ جێرامەوە بۆتی لەو کاتەدا من لە یەکێک لە هوتێلەکانی بەغدادا بەزی بووم. دی لە ساڵەکە دانیشت بووین یەک لە تەلەڤیزیۆنەکانی کوردستان خەستەخانەیەکی پیشانداوانی کە نەخۆشی کولێریان تیا بوو دکتۆرەکان تێدرن. وتی لەو کاتە خەڵکەکان جملی وتیان دەگەیشتن بە عەرەبی قسەیان دەکرد دیاون نەخۆشی کولێرە لە شیمالیان لە کوردستان بڵاوبۆتەوە پێمان خۆش نییە جێژنە بچینیان سەفەرگەشت بکەینە بۆ کوردستان یا مەنتیقەی سلێمانی لە بۆی نەخۆشی کولێرە بڵاوبووە. ئەوی شاشەکانی کوردستان و شاشەی تەلەڤیزیۆنەکانی کوردستان بڵایانە کە دەو پیشانی خەڵکیاندا ئیمڕۆیەک لە هەولێر مرد ئیمڕۆیەک لە گەریمان مرد دوو لە سلێمانی مرد ئەوەندە نەخۆشی ئیمڕۆ داخل بە هەزار نەخۆش بچوو ئەو شتەی کە بەڕاستی کاریگەریەکی زۆری هەبوو لەسەر گەشتیاران لەبۆ کوردستان. باشە باوکی بڵند ئەگەر وابێ نەکەر حاڵەتی کۆلێرە ئەم بڵێن تەورەکەی خۆمان چۆن ڕاگەیاندن دەبێت مامەڵە بکە لەگەڵ حاڵەتی ئاوا یان بابەتی ئاوا بۆ ئەوەی ئەم جۆرە ترسە بڵاو نەکاتەوە بە تایبەتی بۆ ناوبانگی شوێنە گەشتیارەکان و هاتنی گەشتیاران کاریگەری نەبێ. والله کاکشان بەڕاستی من بۆ ئەوە ئەجێڕمە بۆ لەزنەکان یعنی پێویست ناکە لەزنەکە من لەزنەیەک بووم بچم مەطعەمێ داخل کەم پیسی تیابی و گۆشتی خراپیت بە خەڵکی پیشاندەم یان بە جیهانی پیشاندەمەوە بەخۆی سەتەلایتەوە دنیا دەیبینی بۆ پیشانی. بەڵام ئەگە پیشان نەدرێت چی بکەی ئەو کاتە ڕاگەیاندن نابێ ڕووماڵیکە؟ ڕووماڵی ناکەم ڕاستە سزایە دەم و بۆ ڕووماڵیکەم مەبەستەوە بڵاو نەکرێتەوە لە ڕاگەندەکان. بەڵێ بڵاو نەکرێت ئێستا و نەخۆشی کولێرە بڵاو بووە بەڕێی من شتێکی زۆر خراپ بوو. بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت فاتیمە لە سلێمانی فەرموو فاتیمە خان. فاتیمە خان لە سلێمانیەوە. زۆر سپاس فاتیمە خان فەرموو. زۆر سپاس دەکەم. بەڕاستی دەستخۆشی لە دەستگای تەندروستێکن کەوا سەردانی دام و دەستگاکان و ئوتێلەکان و جستخانەکان و هەموو شوێنێک ئەو شوێنانەی کەوا خواردنی تیا ئافرۆشتێ ئێمە دەستخۆشیان لێەکەین بەڕاستەکەی پاکوتەمیزیەکی تیا کۆتوانێک کە خەڵک ترسی لێ نەبێت لە خواردنی ئەو شوێنانە کە ئێخوا یاخود ئەو تێلانی کە تی ئەچێت بەڕاستەکەی وتێل زۆر گرنگە لە مەطعەمەکان گرنگترێکە چونکە گەشتیار ڕووی تێەکە خەڵک ڕووی تێەکە لە هەموو لایەکەوە تێگەی بەڵام بەداخەوە ئەو خاوەن وتێلە بەرپرس داروای بەرپرس نییە لەو شوێنانی کە پاکی کاتەوە بەدی تۆڵ بێ بە دەرمانێکی کاریگەریک بکە ئەو میکرۆبانە بکوژێ جای وایە لە ڕێی گەشتیارەوە کەێنە ئێرە ئەو گەشتیارانە میکرۆبیان پێوەیە نەخۆشیان تایە بە ناوی گەشتیارە بێت بۆ ئێرە هیوادارم حکومەتی هەرێمی کوردستان یاخود پەرلەمانیان هەر وەزارەتێکی و وەزارەتی گەشت و گوزاریش پیاچوونەوەی پیا بچێتوانێ بەو گەشت و گوزارانی کە هێنە ئێرە لە ڕێی ئەوانەوە کە ئەو گەشتیارانی یەنە هەرێمی کوردستان بۆ سەیرانگاکان بەداخەوە بۆ سەیرانگانیان بە ناوی گەشتیارەوە یەن سوڵەکە بێرە هیوادارم ئەم کارانە دووبارە نەبێتەوە هیوادارم کە پاکوتەمیزیەک نەک بۆ وتێل و بۆ چێشتخانەکان ئەو شوێنانەی کە ئەو گەشتیارانی تێچە و سەیرانگانە وەکو سەرچنار وەکو دوکان و وەکو شوێنەکانی کە شوێنی خاصیان بۆ دانێن بۆ فرێدانی ئەو قاشاکانە یان خۆزگار بژنەیەکدا بدرایە بۆ ئەو گەشتیارانە بەحسیان بکەن بزانن ئایا گەشتیار چۆنێتە ئێرە بە چ سفەتێکێتە ئێرە بۆ ساڵکردنیە بۆ شتی خراپیە بۆ هەموو شێوەیەکێن بە ناوی گەشتیارەوەی بەڵام هیوادارم حکومەتی هەرێمی کوردستان و پەرلەمانیش لودنەیەکی خاص پێک بدێ بۆ ئەو گەشتیارانی کێنە ئێرە دەستخۆشی لە دەستگای تەندروستیەکەین خۆزگە بە خۆزگەی خوا دەستگای تەندروستیش ئەو دوکانانی کە لاکۆڵانەکان هەن سەردانیان بکەن بزانن ئایا ئەو شتانی کێفرۆشن بۆ مناڵانە لە لاکۆڵانە یان ئەو شتانیان هەیە. بەڵێ فاتیمە خان پیابسنەوەی تر زۆر سپاس و ڕێزمەی بۆ تۆشی بۆ کارمەندانی زۆر سپاس بۆ پەیوەندەکەت ئاڵا لە خەلیفانەوە فەرموو ئاڵاخان ئاڵاخان لە خەلیفانەوە ئێوارە باش کاکشان زۆر سپاس ئاڵاخان فەرموو ئێوارە باش زۆر سپاس دەکەم ئێوارەت باش گوێمان نەدەنگتە کاکشان دەستخۆشی بەرنامە زۆر سپاس دەکەم واللهی خۆش لەو لێ نەبم بۆ ئەم کارێ
ئاڵاخان بەباشی گومان لە دەنگن نیەکە پەیوەندی بە شوێنەکەەوە هەیە شوێنەکە بگۆڕی بەڵێ ئێستا چۆنە بەڵێ فەرموو بڵێ من دەستخۆشی لەو لێژنە بە ڕێزانە ئاکەم بۆ ئەم کاریان بەڵێ بەڵام دەبێت لە ناحیەکان و لە گوندەکانش ئەم کارە بکرێتن چکە بە زۆری ئەو ئەشیایی هەموو لە ناحیەکان لە گوندەکان بە سیارە ئەژێڕن هەمووی بەسەر سوێ هەموو بەڵە سپاس بۆ پەیوەندەکەت نیهاد لە کەلارەوە فەرموو کاک نیهاد ئەم کاتە دوای بەڕێزم زۆر سپاس کاک نیهاد فەرموو دەستخۆشی لە بەرنامەکەتان دەکەمەوە زۆر سپاس دەکەین بەڵێ من خۆم لە شار کەلارە قسە دەکەم یەکێ لە خاوەنەوە ڕێستۆرانان من شار کەلارە کاسبی دەکەم بەڵێ برای بەڕێزم زۆر پێ خۆشحاڵم بۆ ئەو بەرنامە جوانە خنجیرانە دروست کردیا من لەگەڵ بیرڕاتانم حکومت پێم خۆشحاڵم یعنی کە حکومت هەڵستێ دەستدادانی هەموو ئەو شوێنە گەشتیارانە بە تایبەت وەکو چێشتخانە وەکو چایخانە وەکو ئەو شوێنی مۆتە و شیریە دەفرۆشن وەکو ئەو شوێنانە کە حکومت سزای دەدا شتێ جوانە شتێ پیرۆزە لەبەر ئەوەی گرنگی هاوڵاتی بەرزە لە لای ئینسان و ئەگەر پکری لێ بکاتەوە هەر ئینسان حیات ئەوە نییە پارە گوردە بکە لە ژیاندا بەسەر نەفس حاڵێکیشە دەڵێم دەرەوەم دیە ژیان مەکاسبم کردیا من قسمێ لە ئیشەدان دێخەمە سەر ئەستۆی حکومت وەکو چۆن وەکو وزارەتی سەحا هەرچی ڕێنمایی دەدا بە خەو مەتعەمانە فقط ڕێنماییەکە سەتی کاتی ئیجازە دەرکردنی ئەو شوێنانە کە کاری تیا دەکەن لە نەفس کاتە حکومت هەڵناسێتە پا مەسەن ئۆفیسێت بۆ ئەو ڕێستۆرانانە بۆ ئەو شوێنە گشتیانە وەکو جیهان سەیریگە حاڵیان کرێکار لە شوێنە گشتیا کار بکە گەرەکە عەقەلەن 45 ڕۆژ تەدریبی کردووە لە بارەیەوە ئیشا کاری کردووە کار و کاسبی کردووە بتوانێت حاڵیان لێت کارکە لە کوردستان خۆمانە فقط هەر ئەوەنەیە حکومت کوردستان یەقەی خاوەن ڕێستۆران خاوەن چایخانە خاوەن مۆتەخانە خاوەن ئەو شوێنە گشتیارانە دەگرێت و ئەڵێ ئێوە مخالەفن مخالەفەکردن چییە ئەگەر حکومت هاوکاریکەری توانای گەشتیە خاوەن ڕێستۆرانەکان و شوێنە گشتیەکان نەبێت تەمان ئەم ڕووداوە کە ئیسە لە کوردستان ئەیدینی ڕۆزگار لە هەورێ لە سلێمانی لە دووەکە ئەیدینی بە بەرچاو خۆتە دەها شێشخانە و ڕێستۆران هەیە مخالەفەی ناقانونیان هەیە ئەڵێم نقصانی هەیە لە شوێنە گشتیەکانە ناڵێم نییە بەس داواکارمیانی وەکو حکومت وەکو گەشت و گوزار هاوکاری ئەو شوێنە گشتیارانە بن ڕێنمایی تەندروستی هەرچی پێیان چاکتر لەمە باشتر بۆ ئەو شوێنە گشتیارانە دابین بکەن لەناو بەڵە سپاس بۆ پەیوەندەکەت سەرتیب لە چەمچەماڵەوە فەرموو کاک سەرتیب چۆنی برای شیرینم کەسەکەم زۆر سپاس کاک سەرتیب برای شیرینم پێش ئەوەی یەڵهاب دروست بێت لە عالەما لە سویستا تەنانەت پۆلیسیش نەبوو کۆمەلگایەکی ئەوەنە ڕێک و پێک و تەنظیم بوو لێرە مەبەستەکە ئینتیمایە بەرامبەر بە خۆیان و بەگەل و نیشتیمانەکەیان تەنانەت پۆلیسی نەبوو ئەو وڵاتە کاروباری ڕۆژانەی خۆی ئەبل بەڕێوە بەدی ئەوەی یەک پۆلیسێک لە سویسرا هەبێت ئەمە ئەگەڕێتەوە بۆ ئینتیمابوون و دڵسۆزی و پاکیخاوێنی لە کار و پیشە ڕاستە ئەڵێن هونەر و مەعمار پێناسەی گەلانە بەڵام پاکوخاوێنی و جوانی وڵاتیش بەشێکە لە پێناسەی گەلان ئەمڕۆ هەر گەشتیارێک ڕوو لە کوردستانەکە هەولێر و دووەکو سلێمانی نییە بەعامتر لە هەرێمی کوردستانەدا وەکو گەشتیارێک سەردانی هەرێمی کوردستانەکە بەڵام نازانم ئێمە نەوەک ئینسانیەکە تەطبیقی ئینسانیەتەکە لە پیشەکەمانە ئەکەین نەوەکو ئیسلامیەکە خوای گەورە بەڕەقیب لەسەر خۆماندا ئەنێن خیانەت لە پیشەکەمان نەکەین ئیتر گۆشتی چەقەڵ بێ و گۆشتی ڕێوی بێ و گۆشتی بەراز بێ هەر مەحاولەی ئەوەکەین جیفان پڕکەین و شوقە بەستکەینەوە و ئاخرمۆدینی سیارە بڕین خۆمانی پێ بگەین لەسەر خوێنی ئەو میلەتە ڕەشڕوتە بەڵێ برای بەڕێزم پێویستە متابعە هەبێ ئێمە بەڵام زۆر عیبیش ئێمە هەر لەژێر چاودێری و ڕقابە و غەرامە و ئیجراعاتی یاساییە تەعامل لەگەڵ میلەتەکەی خۆمان و هاوزمانەکەی خۆمان و براکەی خۆمان و دواکەوتنی وڵاتەکەی خۆمان و پێشکردنی سیمای وڵاتەکەی خۆمان بە دەرەوەی هەرێمی کوردستان پێشکەش بە خەڵکانی بیانی بکەین نازانیم یەکەم کەس خۆم بۆ ئەوەنە گیرفان پەرست و پارە پەرستم بۆ ئەوەنە لە ئاسی کار و پیشەکەمە دڵسۆز نیم بە ئینتیما نیم ڕووی گەلەکەم ڕووی نیشتیمانەکەم ڕووی گەشتیاریەکەم ڕووی سۆبەرمارکێتەکەم ڕووی مەقابەکەم
پێشان بەگەلان بدەم کە من میلەتێکی خاوەن حەزاری و پێشکەوتوم تاکە گیان بەڵێ سپاس بۆ کاکسەرتی لە چۆنچەماڵەوە بەیان لە هەولێرەوە سڵاو لێ بفەرموو ئەم کاتە باش زۆر سپاس بەیان خان فەرموو بەڕای من ئەو لێژنە و ڕقابە هەر بمێنێ باشە بڕوا ناکەم ئەوە تەسیر کاتە سەر گەشتیاران کە بۆی زیاتری شەمن کە دەزانن لژنە و ڕقابە جێەکان بە خانی بەیانی ڕائگرت باشترە هەبی نەوەک نەبی خۆزگا لە مەکتەبەکانیش هەرنا مانگێ جارێک دوو مانگ جارێک مەکتەبەکانیشیان کردبان بەڕاستی شتیان زۆر گرانە زۆر گران و پیسە کە منداڵەکانمان دێنەوە شتیوا باسەکەن بەڕاستی پێمان سەیرە هیوادارم لژنەکان بگەنە مەکتەبەکانیش بگەنە ئەوانەی کە ئەو دێ کە بزانن پیسە هەواڵ بدەن بگەنێ زۆرش پێم باشە بمینێ بڕوا ناکەم گەشتیاران کەمەوە بە و ئەوەیە زۆر سپاس بۆ پەیوەندەکەت لە سەر تۆر کۆمەڵاتی فەیسبوک بورهان زەینەدین دەڵێت کورد بەس لە کاتی پێویستدا وایە کە سزادان و شتت نەما دووبارە وەک خۆی لێدێتەوە چونکە ئێمە لە مناڵیوە فێر نەکراوێ وەها باخان عوسمان دەڵێت ئەمە زووتر بکرایە لە پێناو پاراستنی هاوڵاتیان کاروان عزیز دەڵێت چێشخانەی ئەم زەمانە تەنها دیکۆری دەرەوەی جوان دەکەن بەڵام گرنگی بە دیکۆری ناوەوەی چێشخانەکان نادەن سەردار لە سلێمانیەوە فەرموو کاک سەردار کاک سەردار لە سلێمانی زۆر سپاس کاک سەردار فەرموو بەنامەکەت لە یەکەم بەڕاستی جوانە هەڵبژاردووە سپاس دەکەم بەنسبەت چێشخانە و ئوتێلوینەکانەوە بەڕاستی هەق وایە ئەوانەی کە سەرپێچیەکەن دووقات غەرامەیان بۆکەن بۆ جارێکیکە چونکە باوەڕەکەی سەکانم جاری وایە چم بۆ بەعزە شوێنێک هەتا نەیە مەڵە ناخۆم لەبەرەوەی کە خواردنەکانیان هیچ تەواو نییە 2 ساڵەژە بێ من کەبابم هەر نەخواردووە بەڕاستی یعنی من پێم چاکە وەکو قایمقامەتی هەولێر خەڵکی زۆریان سزا داوە دەستخۆشان لێ یەکەم بە تایبەتی لیژنەی قایمقامەتی هەولێر دەستی خۆش بێ بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت لە سەر فەیسبوک شاڵا و سوات دەڵێت من دەستخۆشی لە حکوومەت دەکەم ئەگەر زووتر ئەمەی بکردایە لە چێشخانەکاندا هەموو ئەو نەخۆشیانە بڵاو نەدەبوونەوە هەیە من لاک دەڵێت با بڕای من سزادانیان باشە بەڵام لە هەمان کادا پاداشکردنیان و یارمەتیدانیان و باشکردنی کوالیتی خواردنەکانیان ئەوە باشترە وچانێک و پەیوەندەکانتان وەردەگرینەوە. ڕێزان بەردەوامی لەگەڵتان لە سەر فەیسبوک ئارام ئەحمەد دەڵێت بەڕاستی سزادانی هۆتێل و چێشخانەکان کاریگەری هەبووە لەسەر باشتربوونیان بەو ڕێنمایانەی کە پێیان دەدرێت. هەڵۆ عەلی نووسیوێتی من زۆر سپاسی ئەو کەسانە دەکەم کە هەستاون بەم کارە بەڕاستی جێگای سەربەرزیە بۆ ئێمە ئەروها سپاسی ئێمەشی کردووە سپاسی دەکەین. ئەمیر لە سۆرانەوە فەرموو کاکەمیر. بەڵێ کاکەمیر فەرموو. باشی برا زۆر سپاس کاکەمیر. برام پرسیارێک هاتە زەواجێ. بەڵێ. هەرێ برا پرسیارێک 2001-2010. بەڵێ. سەرفەی زەواجێ گریتەوە ناگریتەوە. وەڵاهی نایزانم کاکەمیر ئەگەر پەیوەندیکەی بەلایەنی پەیوەندیدارەوە بەڵام بەپی بڕیارەکە ساڵێکە بەڵام هیوادارم وەڵامەکەش بۆ شێوێ نەبێ لای ئێمە کە لەبەرەوەی ئێمە لایەنی پەیوەندیدار نین. بله برا بازم که تقریبا یک ماه پیش تطلعات تبلیغات بکرد بود. خوی سالک که خوی سالک تیپر نبود به بسر گریبستی هاوسگیره که تر لوازیاتر با نبین بلاینی پیوندیار سپاس با پیوندکت ریباز ل سلیمانی و فرمو کاک ریباز. الان کاتم باش. زود سپاس کاک ریباز. باشی برای سپاس. خوشحالم برنامه بیکم جابر داریگم. خوشحالم کاک ریباز فرمو. برای زک تلفنی که پیشواوتی تن کسی گوال لنا بغاوا کە بیزانیانە حاڵەتێکی وەک شێوەی ئەم کۆلێرا لە کورسانە هەیە بڕیاریان داوە کە نەچن یاعین بەڕاستی خۆی ئەمە ئەکرێ قسەبازی زیاتر لەسەکرێ بەڵام ئەوڵێ لە کەناڵ ئاسمانیەکان پەخش نەکرێ من پێم وایە باشە کە لە کەناڵەکانی ئاسمانی پەخش نەکرێ بەڵام کەناڵە لۆکاڵەکانمان هەیە کاتوان لەو ڕێگەیەوە زیاتر ئەو وێنانە پیشان بەکەن ناو خەسخانەکانە هەیە بەڵام کەناڵ ئاسمانیەکان بە بەدیلی ئەوە ئەتوانن زیاتر و شیاری بن لەسەر ئەو نەخۆشەکە لە کورسانە بڵاوبەتەوە. باشە کاک ڕێباز ئێمە خۆی مەبەستی تەورەکە ئەوەیە کە قسەیەکی لایەنێکی پەیوەندیدارە کە دەڵێت کاریگەری هەبوو لەسەر هاتنی گەشتیار کەواتە چۆن مامەڵە لەگەڵ حاڵەتی ئەوە بکرێ بە نمونە ئەو وێنانی کە دەبینی داخستنی شوێنە گەشتیارەکان ئایا ئاشکران نەکرێ بۆ هاوڵاتیان یان لەگەڵ ئاشکراکردنیدا ڕەچاوێکی ئەو بکرێت کە ئەمە کاریگەری هەیە لەسەر
ناوبانگی هەرێمی کوردستان و ناوبانگی شوێنە گەشتیارەکان و ناوبانگی شار و شارۆچکەکان. ئەمەی تۆ ڕایەکی جوانەوە ئەکری ئەمە ڕێگە بگرێ، بەڵام تۆ ئێستا کۆمەڵێک زۆر چێشخانە و تێلە بەسەر کردوتەوە، کۆمەڵێک زۆرە داخستون لە بەناوبانگەکانی سلێمانی جادەی نازانم ئۆرزی مەولەوی داخراون بە بڕوای من لە ئێستا بەدواوە چیزی ئەوانە پیشان نەدرێ، چکە خەڵک تێگەشت لەوەی کە بینی لیژنەکان ئەرکیان چیەوە بەچی ئەستاون بە بڕوای من لێرە بەدواوە کار کرد لەسەر هۆشیارکردنەوەی تەندروستی خەڵکی بەجددی، یعنی چۆنەڵێ پاراستن خۆپاراستن باشتر لە چارەسەکردن با ئێمە واز بینیلەوە، چکە ئەوەش بەجددی تۆ کوردستان لە هەموو ڕوویەکەوە لە هەموو ناحەیەکەوە لە دروستبوونەوە لە سەرەتای هەنگاونانە بۆ خۆبردنە پێشەوە تۆ ناگرێت لە سەرەتایە دەستکەی بە پیشاندانی وێنەکان لە ئەمریکا خەڵک بیبینێ، لە ئەوروپا بیبینێ، کەناڵی ئاسمانی ئەبێ زیاتر و یعنی چۆنەڵی بەرنامەکانی لە چڕکردنەوەی چیا بێ هۆشیاری با هۆشیاری تەندروستی لەسەر هەر نەخۆشیە با ئێمە نەگەنە نەخۆشیەکە هۆشیاری بین، یعنی ئەزانانی چی پلانی حکومت پلانی چۆنەڵی ئینگلیس پێڵێ پرایر پلان پلانی پێشوەختی نییە، هەمیشە ئێمە پلانی دوای ڕووداومان هەیە، ئەمە کێشەکانە ئەبێ پلانی کورتخایان و پێش ڕووداومان هەبێ، با ئێمە یعنی نازانم وەزیری تەندروستی یعنی بۆ دەرجەکار ناکێشێتەوە کەشتێکی ئابینێ بەس ڕەنگە ناحەقیشی نەبێت، تۆ 2 ساڵ بە 2 ساڵ سەرۆکاتیەکە ئەوێ خۆی بەرەو پێشەوە بەرێ پرۆژەکانی خۆی بنیادێ بە 2 ساڵ تۆ ئۆباما ئەڵێ من 4 ساڵی ترم پێویستە بۆی کە پرۆژەکانم بێ و ڕەنگایش بڵێ من بە 2 ساڵ هیچیتم پێ ناگرێت پێم دەستە کار پێش بوو. بەڵێ کاکەباس من ئەمەیە کاتان نەگرم و زۆر سپاسانەکەم و کاتی خۆش. زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت هەڤاڵ لە قەزای خەباتەوە فەرموو کاک هەڤاڵ. پێشەکی دەستخۆشی بەرنامەکەت لێ دەکەم. زۆر سپاس کاک هەڤاڵ فەرموو. خۆش بێ سپاس. وڵی قەزیە و لزنە دەستخۆشی لە قایمقامێتی شاری هەولێر دەکەین، بەڕاستی ئیشەکیان کردیە، ئیشەکیان زۆر 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 ڕێک و پێک و جوانە، دەستخۆشیان لێ دەکەم هەر ئەوەندە وەڵا من عادێ خۆشە و بعضی پیسێکێ لە ناو مەطعەمەوە و شتانە دیار دەکەین لەمە بەڕاستی ئەمە زۆر زۆر پێمان خۆشە، دەستخۆشیان لێ دەکەم ئەمەکو هەوڵاتێک لە قەزای خەبات حەزم لێ بگە ئەو لیزنانە بگەنە قەزای خەباتیش، یعنی وەکو نەک قەزای خەبات بێتەوە با بگەنە هەموو قەزایەکان، بەڕاستی چێشخانەی گەورەمانی لە قەزای خەبات بگەنێ وەکو باقخایەن دەزاری لەوانەیە کەم و کورتێک شتێکیان هەبێ با بگەنێ زۆر زۆر دەستخۆشیان لێ دەکەینەوە هەر ئەوەندە وەڵا. سپاس بۆ پەیوەندەکەت سامان لە سلێمانی. فەرموو کاک سامان. ئەم کاتە باش. سپاس کاک سامان فەرموو. دەستخۆشی بەرنامەکەت لێ یەکەم. زۆر سپاس دەکەین. وەڵام منەو کارانەی قامل بەرزن نخێنم لەبەرەوە ڕۆحی ئینسانی کورد لە تیجارەت و لە گەشتیار و لە هەموو شتێک گرنگترە. بەڵام کاکە شوانەجان تەناوکو پێشنیارێک بۆ بەرنامەکەت بۆ بەڕێزدار. ئەگەر ئێمە بزانین ڕاستە ئەو کارانەی کە لە قایمقامێت ئەوانەی کە ئەکرێت لە دوکانێکا وەکو پێشنیارە هەن ڕێگە بە خەڵک بن کە لەسەر ئەو بابەتانەی کە بە تایبەتی پەیوەستنیە بە گوێرنان و تەشکیلەوە تا ڕێگەیەکی زیاتر بۆ کەسانە بدرێت کە لەسەر بەرنامەکە قسە بکەن. بەڵێ. ئێستا ئێمە حالیم بڵین من ئامۆزایەکی خۆم لە گومرگی سلێمانی بووە کاتی خۆی نزیکی پار ئەم کاتە بەڕێوەبەری پێشووی گومرگی باشماغ کە چەندین تەندەرمانی نایاسایی بە مەنەفێتی تەزویر لەگەڵی دەستێکا داخڵی هەرێمی کوردستان کرد کە ئێستا لە خەستەخانەکان و ئاستەوارەکانی لە سەیدەری لاکۆڵان و ئەمانە کە ئیان بینین ئەو دەرمانانە هەر ئەو دەرمانانە کە چەندین تەندەرمان بوو بە ڕێکەوتنێکی تر دەفتەری کردی پاش کە شەبوونی کارەکەی تەنها ئیجراءاتی لەگەڵی کرا لە پۆستەکەی لابرا پاشان لە گومرگی چوارباغدانرایەوە پاش لێگرتنەوەی ئیدارە براوەتە گومرگی گشتی هەولێر لە بەرچاوی سەرۆک بارزانی لە پایتەختەکەی سەرۆک بارزانیە کەیەکێ لە ڕێکاری یاسایەکانی حەڤی شوبات کە وعدیە هەر کە سێشتی نایاسایی بە تایبەتی تەندروستی بێنێ ڕاستەوخۆ سەرۆکایەتی هەرم لێکۆڕن لەگەڵەکە ئەی سەرۆکی هەرێم تۆ لەکوێ کە ئێستا لە پایتەختەکەی تۆ لە گشتی گومرگ دەوام دەکەن بۆ ڕێگەدا ئەو هەموو دەرمانە ناسایی نایاسێتە کوردستانەوە بۆ دادگایی و کەسڵ نەکرد تەنها پۆستەکەی و پۆستەکەیان لێوەرگرتەوە تەنها ئەوەنە ئەڵێم با نییە لە قایم لە دوکانێکە کیلۆیە بۆش مریشتێک لە سەدەلەیەکە حەبێک دەرمانێک بابێن سەر چاوە ڕئیسەکان مەرزەکانن ئەو کەسانێک کە ئەو کارانە ئەەکەن بەکارێکی ئاسان و تەنها بەلابردنی پۆستەکەی لی خۆش نەبرێ بابێت سەرۆکی هەرێم ئیجراءاتی ڕاستەقینە بکە ئەوە تا لە پایتەختەکەی خۆیان لەوێ دەوامەکە لە گشتی گومرگ هەر بەناو بەڕاستەخۆ پێدەڵێم بۆ ڕێگەی 200 تەندەرمانی نایاسایی بێتە کوردستانەوە کەچی سەیدەلێکی لاکۆڵان کە ماڵ و مناڵ لەسەر ئەوە ئەژی تۆ بیدای بخی لەبەر دەرزیە لەبەر دەرمانێ منم دعوەتنامەی لوبنان و سووریا و ئەستەمبوڵی بۆ کراوە لەسەر ئایدی ئەم شەریکەیە
کە بڕوا بۆ ئەو وڵاتانە بە عادی دەرمانی نایاسایی بۆ ناو کوردستان کە چی وەکو تەنها لەبەر کە خەڵکی ماوەتە تەنها کە لەبەر پشتێکی لێ خۆش بوون ئێستا ژێن 2 کیلۆ گۆشتمان کرد 3 کیلۆ گۆشتمان کرد ئەو کەسە کە ئێستا لە گشتی گومرگا داوامەکە ناوی شێخ عەبدوڵڵایە بۆ ناو کاک سامان با ناوی کەس نهێنین باسی پۆستەکەی کرد کە پۆستی پێشووی بووە بەڵام ئەگەر ناوی نهێنیت کە سپاس بۆ پێوەکە گەورەکان بگیرە کاکسوان پێویستە دزە گەورەکان بگیرن نەیە کەسێکی لاپۆڵانی قوربەسەر کە 2 کیلۆ گۆشت دەرزیان 2 دەگرێت بیگرن وەڵا سپاس بۆ پەیوەندەکەت باوکی محەممەد لە دەربەندی خانەوە فەرموو باوکی محەممەد بەڕێزمان کاتە باش زۆر سپاس باوکی محەممەد فەرموو بەڕێزی دەستخۆشی بەرنامەکەتان لێەکەم زۆر سپاس دەکەین بەڵام چەند گلەیەکمە هەر لێرەوە بۆ وەزارەتی تەندروستی و بەڕێوەبەراتی تەندروستی سلێمانی بەڵێ جێگەی دەستخۆشیە ئەو کافتریا و خواردنگانە بەسەرەکەونەوە ئەو شوێنانەی کە خواردنی کەسپیار و خراپ و بەستەشویان پێساد بەڵێ باوکی محەممەد بەڵێ بەڵام بۆچی ئەوە جێگەی پرسیارە کە چەند مانگێک لەمەوە پێش ئەو هەڵمەتە نەبووە ئا بەچڕی بەو شێوە لە هەموو شار و خەزا و ناحیەکان بەڵێ جێگەی خۆشێتی ئەو شوێنانە لە هەموو کەناڵە تیڤاکان و ئاشکرا کرێن و پیشانی هەموو گەشتیارانی دەرەوە ناوە بدرێن ئەوە جێگەی خۆیەتی چۆنە بێ خواردنی خستار بە ئەو گەشتیارانە بفرۆشێت چ دەرەوە بن چ ناوخۆ بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت عەباس لە هەولێرەوە فەرموو کاک عەباس ئەلو بەڵێ کاک عەباس فەرموو دەستخۆشی بەنامەکەت لێ دەکەم زۆر سپاس دەکەم عەباس لە هەریرەوە نەک لە هەولێر ببوورە کاک عەباس لە هەریرەوە فەرموو کاک عەباس بەڵێ بەنسبەت تەورەکەتان وەڵاهی من داوام لە لیژنەی چاودێری هەیە لیژنەی چاودێری بازاڕ دەستخۆشیان لێ دەکەم ئەوەڵەن و داوام لێ هەیە هەوڵەکانیان چڕ بکەنەوە بۆ نمونە ئێستا تەنها دوکانەکان دادەخەن یان چێشتخانەکان ئەمە بەڕای من وا باشە سزادانی مادیش هەبیتن بۆ نمونە ئێستا هەر کەسێک ئەوەی کە ئەو خوانانێ دەرخوازی خەڵک دەدەن کە لە ڕووی کارێکی نائینسانی بی یانی وا باشە سزادانی مادی بی و بگرێت زیاترش وەداوام لە لیژنەی چاودێریە ینی هەوڵەکانی چڕ بکاتە لەسەر هۆتێلەکان بازاڕ و چێشتخانەکان بۆ نمونە ئێستا تەکسی من بەخۆم لە شاری هەولێر دەچمە تەکسێک ڕاگرت ئێستا ئەگەر بە عەرەبی قسەی بکەی بۆنم بە عەرەبێت پێم گوت دەچێتیان دەرات ئەو حاڵەتم زانم چ دەکەم وتی 10,000 کەکردنەوە کوردیەکە بە 4,000 ئەخر ئەوە شەشی زۆر گوناحە بەڕای من ئەوە و کاریگەریشی هەیە لەسەر کەمکردنەوەی گەشتیار بۆ هەرێمی کوردستان سپاس بۆ پەیوەندەکەت کاک عەباس لە هەریرەوە باوکی ئارا لە سلێمانی فەرموو باوکی ئارا زۆر سپاس بەڕێزگیان ئەمانەیە زۆر سپاسی کارسەرکەوتین بۆ هەڵوێسە جوانەیان کە هێمنی و ئارانی شاری سلێمانی دەپارێزن یەکە بە یەکەی پۆلیس و ئاسایشی سلێمانی سوپاسیانەکەین بەڵام هیوادارین بۆ چێشخانە و نانەواخانەکان بەڕاستی مەنتیقەی کانیبا لای خواری برایم ئەحمەد زیاتر لە دە نانەوایتیایە تەنها نانەوایەکیان کێشی گونکەکانی تەواوە بەڵێ سپاس دەکەین بیگەێنی بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت محەممەد لە کەرکووکەوە فەرموو کاک محەممەد بەڵێ کاکەم کاتت باش زۆر سپاس کاک محەممەد هەموو کاتێکت باش بەڵێ کاک محەممەد کاکە دەستخۆشی بەرنامەکەتان لێکەین زۆر سپاس دەکەین ماڵێ کورە باسی کەرکووک و سلێمانی باسی سلێمانی هەولێرتان کرد دەمانوێ زۆر باشە نازانم لیزنە هەیە لە کەرکووکیەوە قەت هاتوون بۆ کەرکووک کاک محەممەد پەیوەندی بە هاتنەوە نییە بەڵام تا ئێستا هیچ لیژنەیەکی لەو شێوێ نییە لە کەرکووک تا ئێستا کارێکی لەو شێوێ نەکراوە لە کەرکووک هەیە کە نییەوە نییە بەڵێ ئاگادارین بۆی کە تا ئێستا هیچ شوێنێک سزا نەدراوە سەبارەت بە سەرپێچی ئەو شوێنانە کاکە ئیترین شوێن لە کەرکووک ئیتر حەچی شتێکی هیچ شتێکی بە عەمەل نایە هیچ کەس ناوێرێت لە بازاڕ نامخوا وەڵای لە ناو بازاڕی تێر و توڵ لە ناو ئەو حیواناتە لە بن خێمەیان لفە ئەفرۆشن کەس دەنگ ناکا حەچیتە مەدعەم گشتی گۆشت هەندیە ئەیکەن بە کەباب یعنی حەچی مەردی تەندروستی بێ لەو کەرکووکە نییە
ئیتر ئەوە لفەیان فەلافلیان گشتیان هیچ شتێکی نییە خاصە من برادێک ئەزانم بەخوا بە واسیدە بووە بە موزەمیت یعنی چۆن خۆمە ناسم ئەوە ناسم بەڵێ سپاس بۆ کاک محەممەد ئاگادارە دەردی لە دەلامێدا بەڵێ تاقاتی کرد بەس خوا ڕەحمی لێکرد چاک ئیسە باشتر بووەتەوە ئیسا یعنی من تاکیدم لەوە ئەگە ئەو کابرایە بە واسیدە بۆ تەمزەمیت و ئەو شتانە هیچ بەڵێ کاک محەممەد سپاس بۆ پەیوەندەکەت سۆران لە هەولێرەوە فەرموو کاک سۆران بەڵێ پەیوەندەکەی پشرا لە سەر تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک ڕەوامەلیک دەڵێت بەڕاستی لەوەتەی هەیە حکوومەت کاری چاکی نەکردووە ئەمە یەکەم کارە بیکات هەرچەندە لە وڵاتانی ئەوروپا ئەم لیژنانە ڕۆژانە دەگەڕێن و نایکەن بە منەت و پێشانی خەڵکی بدەن بەڵام لای ئێمە بووە بە شتێکی زەخم مەروە هەڵکەوت کاک ئەمین دەڵێت جێگەی خۆیەتی هەموو لایەکمان دەستخۆشی لەم کاری لیژنەکان کە بەڕاستی سزادانی ئەم شوێنە گشتیانە زۆر پێویستە جا بەهۆی گرانی نرخەوە بێت یاخود بەهۆی پیسی خواردنەکانەوە بێ. بەڵێ باوکی ئاگا لە سلێمانی دوا پەیوەندیمانە فەرموو باوکی ئاگا. ئەم کاتێ باش زۆر سپاس باوکی ئاگا. دەستخۆشی تەوەرەکەت لێ زۆر سپاس دەکەین. فەرموو. بەنسبەت ئەو لیژنانەوە بە تایبەتی کە لە سلێمانی هەولێر دانراوە شتێکی زۆر چاکە و دەستخۆشیان لێ یەکەم. بەڵێ سەبارەت بە ناوبانگی شار و شارۆچکەکان و بواری گەشتیاری تا چەند کاریگەری هەیە باوکی ئاگا؟ پێشەوەی بگەمە سەر جوابەکەیتەوە نوێ شتێک ڕوونکەمەوە و داواکارم ئەو لیژنەیە گوێبیستی ئەستا ئەم کاتەی کەناوەکەی ئێوە بن. بەڵێ فەرموو. من شخصی خۆم ئەو ڕۆژەی کە ڕێپێوان کرا لە فەرۆشەکان ڕێپێوانیان کرد لەبەر دەری قایمقامێتە. دوانزە کولەرە بەقیمەم کڕی کرێکارم هەبوو. وتیان چەندی قیمە لەسەر بوو ئەوەنەی موتیا بوو. تەلەفۆنم کرد وتیان ئەگەر ئەتوانی بۆوان بێنە بۆ قایمقامەت مەمنون دەبیت. منیش 10,000 ما بکرێت تەکسی 5,000 ئەم سەر و 5,000 ئەو سەر. بڕواتان بێت تۆ چەند لێو پرسیوەتەوە. تۆ چەند لێو پرسیوەتەوە لەو کولێرە بەقیمەی کە کولێرەکەی بە من فرۆشتە بوو ئەو لیژنێت ئەوەنەی لە پرسیوەتەوە. ئەگەر لێ پرسیایەتەوە پێیدا ئاکرا یاگرا ماکە داواکارم ئەگەر ژویان لە دەرمە جەماعەتی ئەو لیژنەیە سبێنێ چۆن لە کەناوەکەی تۆ قسا ئەکەن ئاوا بڵێن بەڵێ فڵان کولێرە بەقیمە بوو ئەوە نەگراومان کردووە دەستخۆشیان لێ یەکەم. بەڵێ سپاس بۆ باوکی ئاگا لە سلێمانیەوە لەبەر تەوابوونی کاتی بەرنامەکە بەڕێزان تا سبەینێ هەر لە خۆشیدا بن.